تەواوی ئاینەکان لە ناویشاندا ئاینی پیرۆزی ئیسلام باس لە ئازادی پێکەوەژیان یەکبوون تەبایی نێوان مرۆڤەکان دەکات چونکە هەر لە قورئانی پیرۆزدا خی گەورە دەفەرمێ ئێمە مرۆڤمان بە جوانترین شێوە دروست کردووە کەواتە ئاین بە تەنها لایەنە خواپەرستیەکەی نییە بەڵکو و پێکەوەژیان و هاوکاری و تەباییشە بەڵام بۆچی بەداخەوە دەبێ بڵێن بەداخەوە بە ئاگایی یا بە بێ ئاگایی بە مەبەست یاخود بە بێ مەبەست هەندێک کەس لە گوتاری هەینیدا گیانی تونند و تیژی بڵاو دەکەنەوە لە بری ئەوەی کە باس لە بەها جوانەکانی ناو ئاینی ئیسلام بکەن ئێمە لەسەر ئەم بابەتە میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین کە داخۆ بۆچی ئەو کەسانە ئاوان وە چۆن دەبێ گوتاری هەینی ڕێک بخرێتەوە میوانەکەمان زۆر بەڕێز بارزان باران ڕەشید سەرۆکی بۆردی باڵای گوتاری هەینی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک بارزان شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 بۆ خۆت دەزانی هەم کولتوری کوردەواری هەم ئاینی پیرۆزی ئیسلامیش باس لە ئاشتەوایی و پێکەوەژیان و یەکبوون دەکا هیچ وەختێ بواری ئەوە نەبووە کە ڕق و چینە بڵاو بکرێتەوە پرسیارەکە ئەوەیە بۆچی هەندێک کەس جا بە بێ ئاگایی یا بە ئاگایی بێ هەوڵ دەدا سوود لە ئاینی پیرۆزی ئیسلام وەربگرێ بۆ مەبەستی سیاسی و لە گوتارەکانیان لە گیانی ڕق و تۆڵە و تونند و تیژی بڵاوەکەنەوە سوپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24 دەستخۆشتان یەکەم بۆ ئەو بابەتە کە ئەو بابەتان هەڵبژار کە قسەی لەسەر بکەین واقعا ئەو هەرێمی کوردستان هەرێمی ئەو کە پێکهاتەکان کە و خۆت باس کرد ئێمە پێکهاتەی جیاوازە نێو ناو هەرێمەکەی خۆمان هەیە تا ئێستا خۆشبەختانە وتاری هەینی لە ئاستێکی باشدایە و ئەتوانین بڵێن لە ڕووی میانەڕەوی و لە ڕووی وەسەتیەت و اعتیدالەوە لە ڕووی پەیامی یەکتر قبولکردن و پەیامی زیاتر یعنی لێک نزیک بوونەوە بە کۆی گشتی پرۆسەکە تا ئێستا باش هاتووە بەڵام هەندێک جار دەنگێکی شاز دەنگێکی ناڕەزا دەنگێک کە ناموەیە بە خەڵک کە هەندێک بابەتی ڕقەبەری یان بابەتی وە تاکتاکە بەڵام خۆشبەختانە ئەتوانین بڵێم لە مینبەرەکان کەمتر ئەوەی کە هەیە لە غێری مینبەرەکانە خۆشبەختانە خیتابی مینبەری لە کوردستان وتاری هەینی لە مینبەرەکانی مزگەوتەکان خۆشبەختانە وتارێکەکەوە لە ئاست تموحی خەڵکی کوردستانە و خۆشبەختانە وتارێکەکەوە زۆربەی خەڵک لی سوودمەندە لە ڕووی پەیامی مرۆڤ دۆستیەوە لە ڕووی پەیامی ئاینیەوە لە ڕووی پەیامی ژینگە دۆستیەوە لە هەموو ئەو بوارانێکەوە هەیە بەڵام وەکو ئەوش باشمان کرد تاکەش دەنگێکی شاز هەیە لەولا بەڵام خۆشبەختانە مینبەرەکان تا ئێستا لە ئاستێکی باشدانە سوپاس بۆخوا زۆر باشە کاک بەرزان کەواتە ئێوە گوتان دەنگێکی نەشاز هەیە کە لە دەرەوەی کولتور و ئاینی پیرۆزی ئیسلامیش دەخوێنێ کەواتە چۆن دەکرێت ڕێگری لەو دەنگە نەشازە بکرێ بۆ ئەوەی تەشەنە نەکا بۆ ئەوەی ئەو قەرار و پێکەوەژیانی ناو کۆمەڵگا تێک نەدات بەڵێ ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە سەرەتای 2017 بۆردێکمان هەیە بە ناوی بۆردی یەخستنەوەی وتاری هەینی ئەو بۆردە کارەکە لەسەر ئەوەی کەوا چۆن تەواوی کۆمەڵگە ئاراستەکەین بەوەی کە پەیامی یەکتر قبولکردن پەیامی پێکەوەژیان پەیامی یعنی تەبایی و خۆشی و ئاشتەوایی لەنێو کۆمەڵگە بەڵام ئەوەی کە هەیە وەکو باسمان کرد ئەمانە لە دەرەوەی مینبەرەکانیان هەندێک جار هەتا مامەسای ئاینی نین هەندێک جار خەڵکی پسپۆر نین خۆتەزانی سۆشیال میدیا ئەمڕۆ دەیان دەواازە و دەیان دەریسە هەیە کەەوە خەڵک قسەی دەیەکە ئەوانە هەندێکیان ئەتوانن بڵێم زۆربیان هەپەیوەندی هیچ لینکێکیان لەگە وەزارەتی ئەوقاف نییە ئەوە کەسێکە بە ناوی بانخوا هەنجاران کەسێکی کە هەر ناوێکی خۆی لە خۆی ناوە بەڵام وەکو باسمان کرد ئەوەی کە تا ئێستا هەیە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە بۆردی یەخستنەوەی وتاری هەینیە و لە تەواوی شارەکان بۆردی لاوەچیمان هەیە لە هەموو پارێزگاکان خۆشبەختانە تا ئێستا بۆتە جێی ڕەزامەندی زۆربەی مامەستایان لە هەرێمی کوردستان چکە پرۆژەکان هەر مامەستایان خۆیان بەڕێوا بن خۆیان ساحیبی پرۆژەکان مامەستایانی ئاینی لە بڕیار لە سەوتار بڕیاردەن لە کۆتادا کەواتە ئێمە ئەتوانین بڵێن ئەو دەنگانە لە دەرەوەی سنووری میبەرەکانی مزگەوتن ئەوانە دەنگانێکن کەوا خۆشان نەزانن نەک لەسەر بابەتی ئاین لەسەر تەواوی پرسەکانی تر هەتا بابەتی سیاسی هەندێک جار
بابەتی کۆمەڵایەتی هەندێزار بابەتی یعنی ئاسایش هەندێزار هێمانە دەنجی ناشاز و نامۆ ئەبی لە نێو کۆمەلگادا ئەمەش بە هەمان شێوە بەدەرنیێنەوە. بەڵام کاک بەرزان ئێوە ئاماژەتان بە شتێکی زۆر گرنگدا وتان زۆرێک لەو کەسانە جگەلەوەی کە ڕەنگە مامۆسای ئاینیش نەبن بەڵام سوودی خراپ لە سۆشیال میدیا وەرەگرن یاساش هەیە بۆ ئەوەی کە سۆشیال میدیا با شێوەیەکی خراپ بەکارنێنرێ کەواتە دەبێت چ بکرێ بۆ ئەوەی ڕێگری لەو دەنگە نەشازانە بگیرێت کە دێت بە خراپی سۆشیال میدیا بەکارێن یعنی لە دوو لاوە تاوانبارە لەلایەکەوە کە وتاری ترد و تیژی بڵاوەکاتەوە لەلایەکەوە خراپ بەکارێنانی سۆشیال میدیا. خۆی ئەمە ئەتوانین بڵێم دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان یان بەشێکیان کە بڵێن پەرچەکردار هەندێک جار چووکە ئەو دەنگانش لە ئەنجامی هەندێک پەرچەکردار هەندێک جار هێرشکردنە سەر پیرۆزیەکانی ئیسلام هەندێک جار هێرشکردنە سەر ئیسلام بەگشتی یان مەسەن پیرۆزەکانی ئیسلام وا ئاکاکەوە ئەم دەنگانە یعنی چۆن بڵێ دووبارە سەر هەردەنەوە ئەگەر بین تەماشاکەین بە تایبەتی لەو کۆتاییانە لەو کۆتایی چەند هەفتە ئەتوانێت بڵێت دووبەرەیەک دروست بووە لە مابەینی هەندێک خەڵک بە ناوی زەها فکری ڕۆشنگەریە یان هەر ناوێکی ترە لەو لاشەوە ئەو کەسانێک کە تازە باسمان کرد بەڕاستی خۆی ئەمە ئەبێ بێن لە غەیری وەزارەتی ئەوقاف حتا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی داد وەزارەتی ناوەخۆ ئەو وەزارەتانی کە معنین بەو بابەتە هەمویان پێکەوە بێن حلول لە بۆ ئەو مەشاکلە بدۆزنەوە چونکە واقعاً هەرێمی کوردستان تا ئێستا وەکو باسمان کرد یەک ڕێزیەک هەیە لە نێو خەڵکی کوردستان و کۆدەنجێک هەیە لە نێو خەڵکی هەرێمی کوردستان خەڵیکە هەم ئەم دەنگە شازانە هەم ئەو دەنگانش کە وەکو باسمان کرد کەجا هەر ناوێکی لێ ئەنەین بە ناوی بۆ نمونە دابڕانە بە ناوی مەسەرەن هەر ناوێکی تری کە ئەوڕۆکە کە دێتە ئەوە ئەمە ئەبێ بەڕاستی لە هەر دووڕوانەوە ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەر کەسێک زات فەرمانبەر بێ لە وەزارەتی ئەوقاف یان هەر کەسێک کە خۆبەخش بێ لە سەمینبەرەکان وەکو باسمان کە تا ئێستا خۆشبەختانە حالەتی وامانیەکەوە تەشهیر یان ختابی ڕقابەری یان شتێکی گوتوی بە نام و بەرامبەر پێکهاتەکان بە بەرامبەر خەڵکی تر بەڵام وەکو باسمان کرد ئەبی بزانین هۆکاری سەرهەڵدانی ئەم دەنگە ناڕازیانە پەرچەکردارەکانیان چین لە چێوە سەرهەڵدن ئەبێ بەڕاستی حلول لە بۆ ئەوش ببینینەوە. زۆر باشە زۆر بەڕێز بارزان بارانڕەشی سەرۆکی بۆردی باڵای وتاری ئاینی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.